سڵاو ئەمڕۆ 11 2026 هەموو ئاگادارن لە ساڵی 2021ەوە لە ئەڵمانیا چ لە کەناری بوو بێت بە تایبەتی کەناری و سیسکن زایدن زێبرافینگ هەمیشە کێشەی ئەوەمانە بۆ خاڵی ڕەش کێشەی خاڵی ڕەش کێشە لە بێچووە کێشەی بۆ نمونە ناودەمی بێچوو کە باڵین زەردیەک دروستەکە کە فەقریاتە بەڕێزان لە چەند ساڵی پێشووە چەندەها بەرهەممان تاقی کردوێتەوە تایلۆسین ئیشی کردووە کە بە ڕێژەیەک بووە کە پێشەوە یاومانە بەمێکان دەڕۆژ دوای ئەوە کە بێچوەڵ هاتووە بەیانی و شەو ژەمێکمان ناوەتێ بەڵام بۆ وەرزی 2024 کە ئەتوانم بڵێم زۆرترین بەرهەممان هەبووە ئەویش بەهۆی سوپەرستار ئەبلۆ لەگەڵ گۆڵد میکسە سوپەرستار ئەبلو چییە کە جۆری زۆرە هەموویمان تاقی کردوێتەوە ئەمان بەس لە 100 لای ئێمە ئیشی کردوێت ئاین بڵێن لە 199 چکە لە 100کیش بێڵینەوە بۆ ئەوەی کە لەوانەیە هەنێ جار بەخێوکەرەکە نەزانێت بە تەواتی بەکاری بێنێ بەڕێزان سوپەرستار ئەبلو کۆمەڵێ ئیشەکات و ئەم جۆریان سروشتیە خۆی 20 گرامەکرێتە چیلۆیە سریلاکەوە لە ڕێگەی سریلاکەیرێت ئەیرێ بە باڵندە ئێستا باسی یەکەین و لە ئاوا ناتوێتەوە بەڕێزان بۆ کۆکسیدیا بەکارێت یعنی نایڵێ بێچوو تووشی کۆکسیدیا بێتەنان دایکۆ باوکەکانیش زائیدەن بۆ دژە ڤایرۆسە کە هەموو جۆرە ڤایرۆس و بەکتریایە کە لە ڕیخۆڵە ئەیە بۆ خاڵی ڕەش بەکارێت بۆ هەر جۆرە کەڕوویە کە تووشی بێچووە بێ بۆ سکچوونی بێچوو لە ناو هێلانە یعنی کۆمەڵێک کاری زۆرەکە کە ئەتوانم بڵێم 2024 ئەو ساڵە بۆ کە بەڕاستی با بڵین بەرهەمێکی زۆرمانە بۆ گۆڵد میکسیش ئەنتیبایەتیکەکە کە بە هەمان شێوە بۆ خاڵی ڕەشیش بەکارێت ئێستا باسی ئەەکەین چۆن بەکارێت بەڕێزان گۆڵد میکس دەتوانێت دە ڕۆژ یا حەوت ڕۆژ خۆی دە ڕۆژ باشترێکە بەڵام بڵین حەوت ڕۆژ خۆی ئەڵێ پێشەوەی میە با بڵین ئامادە بکرێت بۆ ماوەی دە ڕۆژ ئەتوانی بیتێ بەڵام سوپەر ستارت ئەپ ئەتوان لەو ڕۆژەوەی بڕیارەی باڵندەکانێ بخەیتە قۆناغی جوودکردنەوە چ بە نێر و چ بەمێ ئەتوانی بە بەردەوام هەموو ڕۆژێ بیتێ هەتاوەکو ئەو ڕۆژەی دایکۆ باوکە جیا ئەەکەیتەوە نیکەیتر واز لە بەرهەمێنان ئێنی وە لە یەکەم ڕۆژی هەڵهاتنی بێچووشەوە ئەتوانی گۆڵد میکس بۆ ماوەی 5 ڕۆژ بی بە دایکۆ باوکەکە ئەویش بیا بە بێچۆکان ئەگەر خاڵی ڕەشیانە بێت ئەوە ئیتێ بۆ ئەوەی خاڵ ڕەشەکە چارەسەر بکات مەسەلەکەش هەر خاڵی ڕەش نییە کۆمەڵێ وتمان نەخۆشی چارەکە سوپەر ستارت ئەبلو لەگەڵ ئەوەشە بۆیە ئەین بە دایکۆ باوکە بۆ ئەوەی لە بەرهەمی دووەمانی لە دووەم جارەکە هێلکاکاتەوە بێچۆکانە ناوێلکا کێشەی نەبێت خاڵی ڕەش نەبێت کۆکسیدیان نەبێت هیچ نەخۆشیێکی کە نەبێت بۆیە لە 5 ڕۆژی یەکەمی شایینی و کوتمان بۆی بێچۆکان ئەگەر هەر یەکێک لەوانەی هەبێت هەم چارەسەر ببێ بە چارەسەر بۆی لە 5ەم ڕۆژە تا 5ەم ڕۆژ ئەگەر ئەنتیبایەت کە ئەمە ئەنتیبایەتیکە بیتێ هیچ کێشەیە ناگەێنێ بۆ نێرەکە کە کاریگەری لەسەر تەڵقیحکردن نەبێت چکە لە دوای ئەوە تۆ بەلایانی کەمەوە 500 ڕۆژ هەیە متمانە لە 5ەم ڕۆژەوە ڕۆژێک ڤیتامین ئی ڕۆژێک کالیسیۆمیتێ بۆ ئەوەی با بڵین یا لە 7ەم ڕۆژەوە بۆی ئامادەانکەیتەوە بۆ با بڵین دووەم جاری جوودکردن بەڕێزان ئێمە سریلاکمانەیە ئەمە سریلاگەکانەمان هی سیسکنە ئەمەشیان هی بلانکۆیە کە ئەمانەی هەمووی تایە حازرمان کردو بۆ درێژایی ساڵەکە هەموو ئەو ئەناسن سریلاگەکە ئەتوانی 20 گرامی لەگەڵا تێکەی بەڕاستە و خۆ ئەتوانیت یاخود ڕۆژانە بیکی بەسەر خواردنەکە ئەمە کوسکوسە یاخود ڕوسکە یاخود هێلکەی کوڵاوە ئەیکەین ئەمە سریلاکەیە ئەیکەینە ناوی ئەبێکێک لەوانەی تێکەی بۆی خۆشی بابڵین ئەتوانی و کووتمان ڕاستەوە خۆ بیکەیتە ناو سریلاگەکەشەوە بەڵام وا باش تێکە چکە هەمومان نەزانین ئێمە لە قۆناغی با بڵین ئامادەکردن و بە تایبەتی جوودکردنە تۆوی چەکەرەیە یاخود هێلکەی کوڵاوە هەنێ بەخێوکەر ئەیاتێ بەم شێوەیە جوان تێکەڵی ئەەکەین ئەگەر ئێمە لەگەڵ سریلاگەکە با بڵین ئەمەمان تێکەڵ کرد بێ سوپەر ستارتەکە ئەوە ئەتوانی ڕێژەیەکی کەم بەم شێوەیە وەکوت چۆن ڵی ترشوخویەکەی بەسەر ئەیکێ بەسەریا و هیچ زەرێکیشی نییە ئەگەر زۆر بێت بەڵام ئێستا من تێکەڵم نەکردووە ئەتوانم زیاتری بکەم بەسەرا و هیچ زەرێکیشی نیە وکوتمان چکە سروشتیە هیچ زەرێک نە لە بێچوو نە لە دایکۆ باوکەکە نایە لە یەکەم ڕۆژی هەڵهاتنی بێچووشەوە بەکاری ئێهێنین وکوتمان بەڕاستی وەک تاقیکردنەوەی خۆم لەگەڵ سەر و 50 بۆ 60 جوود باڵندا گەیشتینە قەناعەتێک کە بەڕاستی ئەمە کاریگەری هەیە هەردووشان سوودی زۆرێ بۆ باڵندەنێک لە خۆمانەوەی مەقسەکە بکەین یا خەڵکی کە تەبەنەمە چەند ساڵێکە بێ هەموو بەخێوکەران لە ئەوروپا زۆرێک باسی ئەمە ناکەم بەڵامەوەی زیاتر ئێمەی تەجێکرد کاگۆشمەند بوو تیوا ڕاستەکەی ئەوانی کە هەمووی بەو شێوەیە کاریگەری بەڵام تاقی کەرەوە و تاقیمان کردەوە
ساڵی 2024 تاکە ساڵ بووە کە کەمترین کێشە و باشترین بەرهەمیشمانە بووە هەچ پرسیارێکی ژەوێمە لە خزمەتە.